زیادکردنی نرخی کاڵا بۆ فریودانی خەڵک. بەو شێوەیە کەسێ نرخی کاڵا زیاد دەکات کە ناوێ بیکڕێ بۆ ئەوەی فێڵ لە غەیری خۆی بکات و پەلچێشی بکات بۆ ئەوەی نرخی زیاتر بکات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لا تەناجەشوا، واتە بۆ فریودان نرخی کاڵا زیاد مەکەن. ئەوەش جۆرێکە لە فێڵکردن. گومان لەوەدانە بێگومان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ المەکر والخەدیعة فی النار، واتە فێڵ و ناپاچی لەناو ئاگردایە. زۆرێک لە دەڵاڵەکان لە دەڵاڵخانەکان و جێگای مەزادکردن و پێشانگاکانی ئۆتۆمبیل پیشەکانیان پیسە لەبەر چەندین حرام کە ئەنجامی دەدەن. هەندێک لەو حرامانە لەگەڵ مامەڵەی ئەننەجەش تێک دەکەنەوە، هەروە سەر لەو کڕیارە دەشێوێنن و یان فێڵ لەو فرۆشیارە دەکەن کە لە دەرەوە دێت. ڕێک دەکەون لەسەرەوەی نرخی کاڵایەکەی کەم بکەنەوە، بەڵام ئەگەر کاڵایەکی ئیخۆیان بێت یان ئەگەر یەکێکیان بێت ئەوە بە پێچەوانەوە دەکەونەوە ناو کڕیارەکان و نرخی کاڵاکان زیاد دەکەن، فێڵ لە بەندەکانی خوا دەکەن و زیانیان پێدەگەێنن.